بۆچی ئێمە لە ژیانی خۆماندا دڵمان خۆش نییە، بەختەوەر نین؟ باشە بیرێکمان بۆ نەکردوتەوە بۆچی دڵخۆش نین، بەختەوەر نین؟ لەبەر ئەوەی لەگەڵ قورئاندا ناژین، نە بە کردەوە بە پێی پێویست لەگەڵ قورئانداین، نە بە خوێندنەوە. لە کاتێکا خوای گەورە دەفەرمێ وەشیفاء لما في الصدور، قورئانی پیرۆز شیفایە بۆ ناو دڵ، شیفایە بۆ خەم و خەفەتەکان، شیفایە بۆ دڵتەنگیەکان. بەڵام ئێمە چونکە قورئان ناخوێن، لەگەڵ قورئاندا ناژین، وەکو خواناسانی پێشوو تەماشا دەکەی دڵخۆش نین، چونکە پارە و سەروەت و سامان مرۆڤ دڵخۆش ناکات. لەبەر ئەوەی لەگەڵ قورئاندا ناژین. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوعای دەکرد لە صحیح تەرغیب هاتۆ دەیفەرموو خوایە گیان ئەن تەجعل القورئان ربیع قەلبی ونور صدری وجلاء حزنی. خوایە گیان قورئانی پیرۆز بکەیتە بەهاری دڵەکەم، چۆن بەهار هەموو شوێنێ ئاوەدان و خۆش و دەژێتەوە، خوایە گیان بە قورئانی پیرۆز دڵەکەم ئاوەدان کەیتەوە، دڵەکەم زیندوو کەیتەوە، و بیکەیتە نورێک بۆ دڵم قورئانی پیرۆز، و بیکەیتە لابەری خەم و خەفەت و پەژارەکانم. کەواتە قورئانی پیرۆز دڵەکان ئاوەدان دەکاتەوە، دڵەکان خۆش دەکات. باشە هۆکار چی بوو؟ نهێنی چی بوو؟ ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ پێڵاوێکی لە پێدا بوو لەو ڕێبەڕێستان لە دەیەها شوێن پینە کرا بوو، بەڵام دڵخۆش بوو، لەگەڵ قورئان هاژیە. خواناسان بۆچی دڵخۆش بوون؟ لەبەر ئەوەی لەگەڵ قورئاندا دەژیان. بەڵام ئێمە چونکە پشتمان لە قورئان کردووە کەم یا زۆر، هەمووەکو خوێندنەوە، هەمووەکو کردەوە پێکردن، ژیانمان پڕە لە خەم و خەفەت و پەژارە. مناڵەکانمان لە ئێمە خەم و خەفەتیان زیاترە، چونکە ڕێگای خوامان نەگرتووە. مانگی ڕەمەزان قورئان دەخوێن، دوای مانگی ڕەمەزان ئاگامان لە قورئان نامێنێت. چەندێکتان لە مانگی ڕەمەزان و تا ئێستا خەتمەی قورئانتان کردووە؟ ئەوانەتان کە قورئان دەزانن، دەی بە خۆتا بچۆرەوە. تو ئاوا دووربی لە قورئان، سوێن بەخوا دڵخۆش نابیت، سوێن بەخوا بەختەوەر نابیت، حتا نەگەڕێتەوە بەلای قورئانی پیرۆز. دکتۆرێکی دەرونی نەفسی دەڵێ هەموو خەڵکی سەردانی منی کردووە، هەموو جۆرەکانی خەڵک، شەهادەدار، بێشەهادە، بە ئەنواعی جۆری شەهادەکانەوە، بە ئەنواعی جۆری خەڵکیەوە سەردانی منیان کردووە لە هەموو نەوع و جۆرێک، ئیلا ئەهلی قورئان نەبێ. ئەوانەی کە لەگەڵ قورئاندا دەژین، شەو ڕۆژ قورئان دەخوێنن، هیچ نەفرێک لەوانە بۆ نەخۆشی دەرونی سەردانی منی نەکردووە. یەک پیاو چاکم پێ بڵێ تووشی نەخۆشی نەفسی بوو بێ، خواناس نەکەمی لە کۆڵانەکانی خۆمان و شارەکانی خۆمان دەڵێ وەڵا ئەوەی قورئان خوێنا تێک چوو، وەڵای بەس وان نییە، وەڵای بەس ڕاست نییە قسەیە. یەک پیاو چاک و عالم و زانایەکم پێ بڵێ تووشی نەخۆشی دەرونی بوو بێت، من نازانم، هەتا ئێستا نەمبیستووە، چونکە لەگەڵ قورئاندا دەژیان. بۆیە ئەگەر پێت خۆشە دڵخۆشبی قورئان بخوێنە، قورئان لەبیر مەکە. باشە بۆچی ئێمە لە ژیانماندا دڵەکانمان خۆش نییە، بەختەوەر نییە، پێدەکەنین دڵخۆش نین، شەو لە خەفەتا خەومان پێیان ناکەوێت؟ هۆکار چییە؟ هۆکار ئەوەی نانمان نییە، بەخوا هەر کەسێکمان کە چەندێ فەقیر بین دەیەها قاتی باو باپیری خۆمانمان هەیە. مەسەلەکە ئەوە نییە. بۆچی ئێمە دڵخۆش نین؟ بۆچی ئێمە بەردەوام لە خەم و پەژارە و کێشە و دڵتەنگیان؟ لەبەر ئەوەی ئێمە دینی خوا تەطبیق ناکەین. هەر کاتێک دینی خوا لە بەرژەوەندی و مەسلحەتی تۆدا نەبوو، ئامادە نییە جێبەجێکی. خوای گەورە باسی منافقەکان دەکات، منافق خوا بمان پارێزێ. ئەفەرمێ کاتێک بانگ ئەکرێن بۆ لای خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی حکم لە نێوانیانە بکە، هەندێکیان پشتەڵەکەن. إذا فريق منهم معرضون وإن يكن لهم الحق يأتوا إليه مذعنين. بەڵام کاتێک کە حەق لەگەڵ ئەوانە بوو، ئەوە دێن بۆ حەقەکەڵن، چونکە شەرع بەپێ شەرعیکەین، چونکە شەرع لەگەڵیانە، پێشەوەی بڵێ بە شەرعیکەم پرسیارەکە. ئەگەر شەرع لەگەڵەوە نەبێ نایکات. ئەوە کێشەی هەمومانە، زۆربەی ئێمەیە. کاتێک کە ئێمە حاڵمان بێ وەکو منافقەکان
شرع لەگەڵمان نابێ و لە بەرژەوەندی و مەسلحەتی ئێمە بێ بەکاری بهێنین. ئەگەر شەرعش دژی ئێمە بوو پشتی تێ بکەین بێگومان دڵخۆش نابین، بێگومان بەختەوەر نابین. لەبەر ئەوەی ئێمە ڕێگای خوامان گرتووە بە حساب، بەڵام بە شەرعی خوا ڕازی نین، بە قورئان و حەدیث ڕازی نین کە لە نێوانەما حکم بکات، کە بڕیار لەسەرمان بدات. یعنی خەڵکی وا هەبووە کێشەیەکی هەبووە، کێشەکە شەرع لەگەڵەوەدا بوو، کەسەکەش دەناسم شەرع لەگەڵیا بوو، وتی بە شەرعی خوا ڕازی. والله چەند مانگێکی خایان دووبارە کێشەی تری توش بوو لەگەڵ کەسوکارەکەیە، ئەمجا شەرع دژی ئەو وتی وەڵا بە شەرعی خوا نایکرد. پەنا بەخوای گەورە لەبەر ئەوە لەگەڵیان نەبوو. ئەزانی ئەم قسەیە دەبێتە هۆی ئەوەی کە کردەوەکانت بەتاڵ بێتەوە. ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم. خواي قالوا دفرمي أواني كرازي نابن بشرعي خواب بيان ناخوش وقبولي ناكن بشرعي خواب رازينين وادلي. خواي قالوا كدوا شاكان بطال دكات. إيه كسي كدوا شاكي بطال بيتوا كسي صفتي منافقي تيابي بخوا خواد الخوشي ناكت. بوي إما حتى نقرينو بلا إخوة أو ديني إخوة تطبيق نكين بي رازي نبين دل خوش نابين بخواي قالوا تطبيقي كاين لسر خێزان و کچ و ماڵ و مناڵ و ژیان و معاملە و کەسابەت و هەموو شتێکمان ئەو کاتر ئێمە دڵخۆش دەبین. باشە بۆ ئێمە دڵخۆش نین لە ژیانماندا، بۆ بەختەوەر نین، بۆ بەردەوام خەمباری. هەندێکمان تایە شەوان ناتوانێ بخەوێ، ئەبێ حەپی خەو بخوا بۆی بتوانێ بخەوێ، لە کاتێکا زۆرجار نەخۆشیش نییە، تەنها تووشی نەخۆشی دەرونی بووە، تەنها تووشی خەم و پەژارە بووە، لەبەر ئەوەی ئێمە لە خوا غافڵین، لە زیکری خوا غافڵین. ئەمڕۆ چەندێکتان زیکری خواتان کردووە، چەندێک زیکری خواتان، چەند سەد زیکری خواتان کردووە، چەند هەزار زیکری خواتان کردووە. زۆر ڕووم لە بەتەمەنەکان نییە، پیرەژن و پیرە پیاوەکان، ڕووم لە گەنجەکان و خاوەن شەهادەکانە، چونکە بەتەمەنەکان نەخوێنەوارەکان زۆر لە ئێوە باشترن لە زیکر و شەونێژ و عیبادەت. خوا شەرم نییە مام حاجیەکی نەخوێنەوار هیچ نازانێت داماوە لە دین، ناتوانێت سوورەتێکی قورئان بە جوانی بخوێنێتەوە. دایکێکی داماوی بە تەمەن جاری ددان لە دەمیان نەماوە، خوا شەرم نییە لە شەهادەدارەکان و گەنجەکان و بە قووت و بەهێزەکان زیاتر زیکری خوا بکە. ئافرین بۆ ئێوەی بە تەمەن و نەخوێنەوار، وەڵڵا زۆر لە خوێنەوارەکان بەڕێستر ئینشاڵڵا لای خوای گەورە لە زۆربەی خوێنەوارەکان، چونکە وەڵڵی شەوێک شەونێژتان نافەوتێ، خوێنەوارەکان هەر نازان شەونێژ چییە زۆر بەیان، وەڵڵی زیکری خوا دەکەن بە سەتەها تەسبیحات، بەخوا خوێنەوارەکان زۆربیان هەر شتە هەر نازانن. بەداخەوە بڵێ بە شەهادەکەت خۆش نەبێ، خوای گەورە دەفەرمێ هەر کەسێ پشت کاتە زیکری من فإن له معيشة ضنكا، من لە ژیانی دنیادا ژیانێکی تەنگی ئەدەمێت، تەنگ، ناخۆش، بێتاقەت، دڵی تون، خەمبارە، بێتاقەتە. ئەو خوا دەفەرمێ هەر کەسێ پشت لە زیکری من بکە، ئەوەنە کیفایەت نیە دوای نوێژەکان تۆزە زیکر دەکەی و تەواو، هەر بەقەت پیرێژینێ، پیرەپیاوێ، پیرەمێردێک زیکری خوا بکە، بەخوا زەحمەتە بتوانی، چکە عیلمەکەت و خوێنەوارەکەت فرسێک نایەنێ، نەیتوانێ ڕێگای خوات پێشاندا. بۆیە هەر کەسێک خوا دەفەرمێ پشت لە زیکری من بکە، لە دنیادا ژیانی تەنگ و ناخۆش دەکەم، تەنگەکەم، تەنگ، ژیانێکی پڕ لە ناخۆشی و تەنگی و ناخۆشی و دەردەسەری. ئەوە ئەمڕۆ ئێمەین، ئەوە زۆربەی ئێمەین، چونکە ئیمانمان ضعیفە. خوای گەورە دەفەرمێ ئیماندار الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. إيمان داران بذكر يادي خوا دڵیان ئارام دەبێتەوە. خوای گەورەش دەفەرمێ بێگومان بذكر يادي خوا دڵەکان ئارام دەبنەوە. ئارام یعنی چی؟ واتە دوور ئەبن لە خەم و پەژارە، لە کێشە و مشکیلە. بەڵام ئێمە کاتێککە خەمبارین، خوا دەفەرمێ زیکری خوا بکەن دڵتان ئارام دەبێتەوە، ئێمە دەچین گوێ لە گۆرانی دەگرین. وەڵا کاکە بەخوا بێتاقەتم وا تۆزی گوێ لە گۆرانی بگرم، ئەی بۆ گوێ لە قورئان ناگری؟ بەخوا بێتاقەتم با جگەرەی بکێشم، خەمبارم، بێتاقەتم. لای ئێمە دەرمانی جگەرە بریتێ لە گۆرانی، دەرمانی خەم و خەفەت بریتێ لە جگەرە خواردن، بریتێ لە گوێگرتن لە گۆرانی، نەک قورئان. قورئان بۆ تەعزیە، لای ئێمە وا تێگەشتن قورئان، گوێگرتن لە قورئان بەس بۆ تەعزیە. ئەوە جاهیلەکەی و نەزانێکی ئێمەیە.
خی گەورە دەفەرمێ بە زیکر و یادی خوا بە قورئان خوێن دڵت ئارامە بێتەوە. ئێمە دەمانەوێت بە گۆرانی بە جگەرەکێشان بە هەڵپەڕکی و ڕەقس دەمانەوێت ژیانی خۆمان خۆشکەین و دڵمان خۆشکەین، مخالفەی قورئان دەکەین، دڵنیا بن دڵخۆش نابین. حتاوە بیر و باوەڕ و عەقڵێکمان بێ واز لە قورئان و زیکری خوا بێنین بە ئاڵێنە کۆمەڵ شتێکی حرام و ناشەرعیە تەنها لەبەرەوەی دڵی خۆمان خۆشکەین. کەواتە ئەگەر پێت خۆشە دڵخۆش بی ئەوە خوات لەبیر نەچێت، چونکە خوات لەبیر چوو فەئەنساهم ئەنفوسەهم. خی گەورە دەفەرمێ وایان لێ دەکەم خۆیان لەبیر بچێتەوە. ئاەتی قورئانە. ئەوانەی زیکری خۆیان لەبیر دەچێت خی گەورە دەفەرمێ خۆشیان لەبیر دەبەمەوە. سزایەکیان ئەدەم نەزانن خۆشیان بۆچی هاتبێتە دنیاوە. ئەوە ئێمەین، ئەوە زۆربەی ئێمەین. دڵخۆش نین لەبەرەوەی ڕێگای خوامان نەگرتووە، لەبەرەوەی زیکر و یادی خوا ناکەین بە پێویست. یا ڕەبی خوا دڵەکانمان ئارام کەیتەوە بە زیکر و یادی خۆت یا ڕەب العالەمین. ئاخرمان بەخێر بگێڕی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. باشە خۆشەویستان، بۆ ئێمە دڵخۆش نین؟ بۆچی ئێمە بەختەوەر نین؟ بۆچی مناڵە بەدبەختەکانیشمان وەکو خۆمان لە کێشە و مشکلە و خەمباریە؟ بۆچی خەومان نەماوە بە پێویست؟ بۆچی دڵخۆش نین لەبەر ئەوەی ئێمە لە زیکر و یادی خوا دوورین و ئێمە عیبادەتی خوا ناکەین ئیلا بە تەنبەڵی نەبێ؟ دێ بۆ مزگەوت جومعەیە حەزەکە لە دوای بانکە بێتە ژوورۆ، بێزارە، تازە توش بووم بەخوا نوێژ نەکەم حەیامەتی. ئینسان ئەمە عەقڵێتی بێ، ئەمە بیر و باوەڕی بێ، لەکوێ دڵخۆشە بێ؟ نوێژ ئەکا بۆی حەیای نەچی. ڕۆژوو ئەگرێ چەند جار گوێم لێ بووە خەڵک تێتی بەخوا ئەگەر نوێژ نەکەین ڕۆژوو نەکەین حەیامان نەچی. یعنی بۆچی؟ یعنی خوای گەورە دایناوە کە تۆ نوێژ بکەی بۆی لای خەڵک حەیات نەچێ، یا لای خوا حەیات نەچێ، یا شەرمەزاری لای خوا نەبی. سەیری کە خوای گەورە چیە فەرمێ لە حەدیثێکی قودسیە صحیح تەرغیبە، ئەفەرمێ ئەی ئادەمی زاد هەمومان دەگرێتەوە لا تباعد مني أملأ قلبك فقرا وأملأ يديك شغلا. أفرمي لمن دور مكوروا لعبادتي من دور مكوروا أجر دور كويتوا أو ضلت بر أكم لفقيري وهجاري، فقير وهجارتكم واتضلت والي أكم داماو بي، فقير بي هجار بي ودست بركم لمشغولي. استأمروا أي مكشمان وايد ئەوەی کە هەیەی هاوارەکە، ئەوەی نیەتی هاوارێتی. دەوڵەمەند هەیە، زۆر دەوڵەمەندی گەورە تەماشاکی قسەی لەگەڵاکەی بڵێ فەقیرەکەی نەخۆشیەکەیە ئەوەنە داما و حەزی جومعە بەرماڵی بەداخی، ئەوەنە ئەو کروزێتەوە. بۆیە پێتان ئەڵێم دووبارە و چەند جار باز هەر کەسێک کروزایەوە باوەڕی پێ مەکەن، ئەوە زۆری هەیە. ئەوەی وتی نیمە و ئەکروزێتەوە بەخوا لێ مەترسە، ئەوە فێر بووە، قەناعەتی نییە. خوای گەورە دەفەرمێ ئەگەر لە من دوورکەونەوە لە عیبادەتی من دوورکەونەوە دڵتان پڕ ئەکەم لە فەقیری، لە ناقەناعەتی، و دوای ئەوە چیتان لێ دەکەم؟ ئەمجا مەشغوڵتان دەکەم، سەرقاڵتان دەکەم. ئەوەندە مەشغوڵین، ئەوەندە سەرقاڵین لە خۆڕایی، مۆبایلی فریمان پێ مەجای تەلەفۆنمان نییە، ئەوەندە سەرقاڵین، ئەوەنە مەشغوڵین، جاری وایە کابرا هەڵەستێ بۆ ئیشێک نازانێ بۆچی هەڵساوە. ئەو باشە بۆچی هەڵسان؟ چونکە بە پێویست عیبادەتی خوا ناکەین، تەنبەڵین، تەنبەڵ. تەراویحێک دەکەین بزانە چی مزگەوتێ 5 دقە زووتر تەواو ڕاکەین بۆ مزگەوت. ئەوە حاڵەکەی ئێمەیە. تااقەتی قورئان خوێندنمان نییە، بە سەعات بە 5 سەعات لەسەر مۆبایلین سەیریەکەین، بەڵام تااقەتمان نییە نیم سەعات لەسەر قورئانەکە بین کە عیبادەت و چاکەیە. قەناعەتمان نەماوە، مەشغوڵ بووینە، خوای گەورە مەشغوڵمانی کردو بە جۆرێک ئاگامان لە خۆمان نەماوە. ئەوە عقوبەی خوایە بەسەرمانەوە. بۆیە دڵخۆش نین، چونکە تەنبەڵین لە عیبادەتە، سستین لە عیبادەتە. چەندێکتان ئەم شۆشۆ نوێژتان کردو دەی دوور کاتیش بێ، ئەگەر تەنها نوێژە ویترەکەش بێت چەندێکتان کردتان، چەندێکتان نەتان کردووە. شەو نوێژ کە ئیتر پێویستە هەموو موسڵمانێک ئاگای لێ بێت، ئێمە لێی بێئاگاین. ئەمڕۆ چەندێکتان سوورەتی کافتان خوێنە کە سونەتێک
چەندێکتان ئەمڕۆ نوێژی سونەتی چێشتەنگاوتان کردووە با بە خۆماندا بچینەوە خوای گەورە دەفەرمێت لە من هەتا زیاتر لە من دوورکەویتەوە زیاتر مەشغوڵت ئەەکەم زیاتر بێقەناعەتی توش ئەەکەم هەر کەسێک لە ئێمە زۆر ژیانمان خۆشترە نەکی ئیسرای پاشای فارس و نە هیرەقەلی پاشای ڕۆم بەخوا لەبەر سبیت و مبەریدەدا نەنیشتووە بەخوا باوباپیری ئێمە زۆرێکان دەڵێن جەژن بە جەژن برجێکمانە خوارد بەڵام لە ئێمە دڵخۆشتر بوون چونکە تەمەحکار نەبوون ئەمڕۆ خەڵک تەمەحکار بووە لەخوا دوور کەوتەوە لە مزگەوتەکە نوێژ ناکەن لە بازارە خەریکی کەسابەت ئاگای لە مزگەوتەکە نەماوە با بە خۆمدا بچینەوە لە کۆتاییدا دەڵێم ئەگەر پێمان خۆشە دڵخۆش بین با بگەڕێنەوە لای خوا ئەگینا سوێن بەخوا خۆشی و شادی لە دڵەکانمان نامێنێ ئەگەر پێش بکەنی پێکەنەکەمان هیچ نییە درۆی نەیە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داود وعي خيريان كدو يا ربي خوايا أواني لنا خوشخانة كانوا لمالو نخوش خوايا الشفاء بدي خوايا جان هيمني وآرامي ولات من بباريسي خوايا جان أواني كيشو مشكلة وخم وخفت يعني يضل خوش يعني كي ئەوانەی ڕاحەتیان خخوای لەسەریان لابەری ئەوانەی قەرزان خخوای قەرزاریان بۆ دەبرکەی خوایان وامان لێ بکەی دڵەکانمان پەیوەست بێ بە زیکر و یاد و عیبادەتی تۆ ئامین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين